لە 48 کاتژمێردا هێزە چەکدارەکانی دژە حکوومەتی سووریا دەست دەگرن بەسەر دووەم گەورەترین شاری وڵاتەکەدا و ناوچەکانی دەوروبەریشی کۆنتترۆل دەکەن. لەگەڵ ئەڵگۆڕی بەڕێوەبەرایەتی لە ئەمریکادا چاوەڕوانیش دەکرێت سیاسەتی دەرەوەی ئەمریکاش گۆڕانی بەسەردا بێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دوا بەدوای ڕاگەیانەکەی دانەڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا سەبارەت بە زیادکردنی ڕێژەی لە سەدا 25 گومرگ لەسەر هاوردەکان لە هەردوو وڵاتی مەکسیکۆ و کەنەداوە و هەروەهاش زیادکردنی ڕێژەی لە سەدا 10 گومرگ لەسەر هاوردەکان لە وڵاتی چینەوە هەر سێ وڵات کاردانەوەیان هەبووە. ئەو سێ وڵاتە کە بە هاوبەشی بازرگانی ئەمریکا دادەنرێن وەک باسی دەکەن ئەگەر بێت و ڕێژەی گومرگ لەسەر هەناردەکانی کەرەستە و کەلوپەلەکانیان زیاد بکرێن ئەوە زیان لە ئابووری هەموو ئەو وڵاتانە دەدا لە پەیوەندی بەو بابەتەوە و هەروەهاش ڕێژەی گرانی بەرزتر دەکاتەوە. سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا دەڵێت لەگەڵ ئەو بڕیارەی خۆی دادەمێنێتەوە تا ئەو کاتەی ئەو وڵاتانە کۆتوبەند دەخەنە سەر بەنگ و مخەدرات و هەروەهاش ڕێگە دەگرن لە پەڕینەوەی کۆچبەران لە سنوورەوە. بەپێی راپۆرتێکی ئاژانسی دەنگ و باسی ڕۆیتەرز سەرۆکی مەکسیک دەڵێت ئەو بڕیارە دەبێتە مای گرانیەکی زیاتر و هەروەهاش لە دەستدانی دەرفەتەکانی کار و دەشڵێت لەوانەشە ئەو بڕیارە ببێتە هۆکارێک بۆ بڕیاری هاوشێوە لەلایەن مەکسیکەوە. سەرۆکوەزیری کەنەداش دەڵێت پەیوەندێکی زۆر باشی تەلەفۆنی هەبووە لەگەڵ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکادا و دەژڵێ پێویستە کاری زیاتر لەسەر ئەم بابەتە بکرێت. هاوکات وتەبێژی باڵێۆزخانەی چین لە واشنگتنی پایتەخت وتوێتی هیچ کەسێک شەڕی بازرگانی و شەڕی گومرگ ناباتەوە. کۆچبەران بەردەوامن لە هەوڵەکانیان هەتا بگەنە سنووری ئەمریکا. کاروانێکی کۆچبەران لە هەرێمی چیاپاس لە باشووری وڵاتی مەکسیکەوە کەوتونەتە ڕێ و ئەو ژمارە کۆچبەرەش مەبەستیانە بەر لە ئاڵوگۆڕی دەسەڵات لە ئەمریکادا بگەنە سەر سنوور. ژنان و پیاوان و منداڵانی کۆچبەر لە ڕەوشێکی قورس و ناهەمواردا ئەو ڕێگە دوور و درێژەی کۆچکردنیان گرتوۆتە بەر و ڕۆژانە 7 کاتژمێر بە پێ دەڕۆن لەسەر ڕێگەوبانە سەرەکیەکان بۆ ئامانجەی بگەنە سنووری ئەمریکا لەگەڵ ئەوەشدا کە دەشزانن مەرج نییە کاتێ دەگەنە سەر سنوور کاروبارەکان و بەڕێکردنی داواکاریەکانیان کارێکی ئاسان بێ. کۆچبەران خەڵکی وڵاتەکانی ڤەنزوێلا، هەندوراس، ئەکوادۆر، گواتیمالا و ژمارە وڵاتی تری ئەمریکای لاتین و دەڵێن دەبێت بەم هەموو چەرمەسەری و مەینەتیانەدا تێپەڕن وەک دەڵێن لەم هەوڵەیاندا بۆ بەدەستێنانی ئایندەیەکی باشتر. دەشڵێن هیچ شتێک نییە ڕێگە لە هەوڵەکانیان بگرێت بۆ ئەو ئایندە باشترەی لە وڵاتێکی تردا بۆی دەگەڕێن. ئاڵوگۆڕی دەسەڵات لە ئەمریکادا و لێدوانەکانی داناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا لەسەر دۆسەی کۆچبەری نیگەرانی و ترسی کۆچبەرانیان زیاتر کردووە هەر بۆیەشە دەیانەوێ بەر لە جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بگەنە ناو ئەمریکا. ڕۆژی 20 مانگی یەکی داهاتوو ڕۆژی دەست بەکاربوونی داناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکایە. لە هێرشێکی بێپێشینە و چاوەڕوان نەکراودا هێزە ئیسلامیە جیهادیەکان و تەکفیریەکان و ژمارەی ڕێکخراوی تری چەکدار دەستیان کرد بە هێرشێکی بەرفراوان و توانیان دەست بگرن بەسەر ژمارەیە ناوچە لە سووریادا. It matters because
ئەم ڕووداوانە گرنگن چونکە ئۆپۆزیسیۆنی چەکداری سووریا بە هەیئەی تەحریری شامیشەوە لەم 5 ساڵی ڕابردوودا بە بەردەوام لە شۆڕدا بوون و حکوومەتی سووریاش جارجارە بردومانی دەکردن یان هێرشی سنوورداری دەکردە سەر ئەو ناوچانەی لەژێر کۆنتترۆلی ئەو چەکدارانەدا بوون زۆر دەمێکە هێرشی گەورەی لەم ئاستا ڕووی نەداوە هۆکارێکی تری گرنگیش ئەوەیە هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریا هێجگار لاوازن و وەک بینیمان زۆر بە خێرایی پاشەکشیان کرد. ئەگەرچی هەیئەتی تحریری شام و ڕێکخراوە چەکدارەکانی هاوسۆزی وەک ئاماژەیان پێکردووە دەیانەوێت بەم هێرشانە ڕژێمی سووریا بڕوخێنن بەڵام وەک دەگوترێ لەوە ناچێ ئەو ئەنجامەیان بۆ بێتە دی لەبەر ژمارەیە فاکتەر لەوانە بوونی هێزی دەرەکی لە قەیرانی سووریادا. لەم ڕووداوانەوە دەبینین جارێکی تری شەڕی ناوخۆی سووریا کە لە ساڵی 2011 دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە لە ناکاو جارێکی تریش لە باکووری ڕۆژاوای سووریاوە گردەسێنێتەوە ئایا ئەمە بەمانای ڕوخاندنی ڕژێمە؟ نەخێر بەڵام ئاماژەیە بەوەی شەڕ گەرم دەبێتەوە و بەردەوامیش دەبێت تا و کاتی رووسیا و تورکیا دەگەنە ڕێکەوتنێکی نوێ لەسەر ئاگربەست. رووسیا هاوپەیمانێکی سەرەکی سووریایە لە ساڵی 2015ەوە بەڕێگە جۆراوجۆرەکان پشتیوانی لەشکریانە و دیپلۆماتیانە لە ڕژێمی سووریا دەکا بەڵام پێدەچێت شەڕی ئۆکراین تەگەرە بێ لە بەردەم مۆسکۆدا لەوەی هاوشێوەی پێشوو ئەو جۆرە پشتیوانیانە بۆ سووریا دابین بکات. لە ئێستادا ڕووسایەکان ناتوانن دەسوەردانێکی ڕاستەوخۆیان هەبێت و لە چەند ڕۆژی یەکەمی شەڕەکاندا هیچیان نەکردو و تازە خەریکن شتێک بکەن پاشەوەی کە ڕێکخراوە چەکدارەکان توانیان دەست بگرن بەسەر دووەمین گەورەترین شاری سووریادا. بەڕاستی نازانم ئایا دەتوانن لە حەلەب پاشەکشیان پێ بکەن بەبێ ئەوەی زیانی گەورە بدەن لەو شارەی نزیکەی 5 ملیۆن خەڵکی سڤیلی تێدا دەژی. هەیئەتی تحریری شام کە پێشتر سەر بە تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە بووە و ناویشی جەبهەت النوسرە بوو ئێستا بەشێکە لەو هاوپەیمانیەتەی بنکەی لە ئەستانبوڵە سەرۆکی ئەو هاوپەیمانیەتیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا هەر لە ئەستانبوڵ ژمارەیە ئامانجی هێرشەکانی باس کرد. ئەم کردە لەشکریە هەر دەستپێکەوە ئامانجی ڕوون و دیاریکراویشی هەن ئامانجی یەکەم ڕاگررتنی هێرشەکانە بۆ سەر ناوچە ئازادکراوەکان و بەرەنگاربوونەوەی شەڕەنگێزیەکان هەموو دەزانین یەک ڕێگە هەیە بۆ ڕاگررتنی ئەو شەڕانە و ئەویش ئازادکردنی ئەو ناوچانن کە بوونەتە بنکە بۆ هێرشەکان ئامانجی دووەمیش ئازادکردنی ئەو ناوچانن کە میلیشیا ئاینزەکانی سەر بە ئێران داگیریان کردووە و ئەو ناوچانەش کە میلیشیا جودای خوازەکانی لێن و هەروەهاش ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕژێم. بۆ کورد لە سووریادا نەکرد ئەم هێرشانە بەڵکو بردومان و هێرشە درۆنیەکان و هەوڵە دیپلۆماتیەکانی تری دەجرێن وەک دەڵێن ئامانجەکانیان ڕوون و ئاشکران و تەنها بۆ جێگیرکردنی سیاسەتەکانی تورکیان لە ناوچەکەدا. ترکیش بارە شێکونها ڕۆژراتە نەبین دەهێژی فایدە دەکێ نا هەمی هەر کەس باڵدارە لەسەر غەزێ و لەسەر لبنانێ و شەری دتن يريش سر إيران إسرائيل دولة تركيا جوه تخازه سود بگره و تشتی کو برای ندکاری بکه دیریش خود دوه دمه دا بده کرن و از وارد کم بجبر ویجی دولة ترک ناد ایریش خود إسرائيل کرن ایریش خود او دکی اون سا عند دومین ایریش خود لەگەڵ هەڵایسانی هەر قەیرانێکی نوێدا لە هەر ناوچەیەکی وڵاتە پڕ لە ئاشوبەکاندا دەست بەجێ پرسیارگەلێک دەکەونە جم و جۆڵ لەوانە ئەوە چی ڕوودەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یان ئایا ئەمەیان ئەو ڕووداوەیە کە نەخشەی ناوچەکە دەگۆڕێت و زۆر پرسیاری تری لەو چەشنە بەبێ وەڵامێکی دیاریکرا و یەکلاکەرەوە دەمێننەوە و خۆیان ئامادە دەکەنەوە لە ڕووداوێکی تردا و پڕ بە باڵای ڕووداوەکە ئەو پرسیارانە بکرێنەوە. ئێستاش لەگە پەرسەندنەکانی ئەم دوایی ناو وڵاتی سووریادا هەمان جۆر پرسیار هاتوونەتە ئاراوە لەو ڕوانگانەوەی هێرشەکانی ئەم جارەی لایەنە چەکدارەکانی دژی دەسەڵاتی بەشار ئەسەد دەجەنگن دەشێت خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێت و ئەگەری لێکەوتەکانی ئەو ڕەوشە جیاواز بن لە هەرچ کردەیەکی تری لەشکریانەی پێشتر کراون. هێرشەکان لە هەلومەرجێکدان کە هەردوو وڵاتی رووسیا و ئێران پشتیوانکارە سەرەکیەکانی ڕژێمی سووریا لە ڕەوشێکی ناجێگیردان وەک دەبینین ئێران بە شکست خواردوودا دەنرێت لە قەیرانی لوبناندا و هێزە میلیشیاییەکانی سەر بە ئێرانیش ئیفلیچ کراون و رووسیاش لەو لاوە
سەرقاڵی شەڕی ئۆکراینە. هەر بۆیەشە دەگوترێ دەشێ ئەم ڕەوشەنوێی ناو سووریا کاریگەریەکی تەواوی هەبێ بەسەر ئاڕاستەکانی هاوکێشەی ململانیەکان لە ناوچەکەدا. تورکیا نکوڕی دەکات. هاوکات کەم نین ئەو سەرچاوانەی باز لە ڕۆڵی تورکیا دەکەن بۆ ئەو هێرشە لە ناکاوە. ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا لە ڕاگەیەنراوێکی هاوبەشیاندا داوا دەکەن ڕێگری بکرێ لە بەرزبوونەوەی ئاستی قەیرانی سووریا و دەشڵێن ڕەوشی سووریا ئاماژەیە بە پێویستی بۆ چارەسەریەکی سیاسیانە بە پێی بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایشی UN. هەوکات سەرۆکی سووریا جەخت دەکاتەوە لەوەی تێرۆریزم تەنها لە زمانی هێستێ دەگات. دەشڵێت ئەوەیش ئەو زمانەیە کە تێرۆریزمی پێدەشکێنێت و لە ناوی دەبا جا هەر کەس و لایەنێکیش سەرپەرشتیان بکات. دکتۆر سەیف ئەسعدی میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. دکتۆر ئەسعدی پسپۆڕ و شارەزای کاروباری عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە نێوەندەکاندا خاوەنی دید و بۆچوونی تایبەتی خۆیەتی لەسەر تەواوی ڕووداوەکانی ئەو ناوچەیەی جیهان. دکتۆر سەیف، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەو هێرشە نوێیانەی ناو سووریا و کۆنتڕۆڵکردنی شاری حەڵەب بەشێکە لە قەیرانی ناوخۆیی سووریا یان شەڕی بەلەبری تورکیا و ئێرانە؟ بداية شكرا جزيلا على هذه الاستضافة. تحية طيبة لك وإلى متابعي قناتكم. سەرەتا زۆر سپاس بۆ میواندارێکەت و ڕێزم بۆ بینەرانی کەناڵە ئازیزەکەتان هەیە. بەبێ هیچ گومانێک ململانەی هەژمون و بەرژەوەندیەکانی نێوان تورکیا و ئێران هەیە لەلایەک و ئەڵبەت بە ڕەزامەندی ئەمریکاش لەلایەکی ترەوە لە پەیوەندی بە هەژمونی تورکیاوە. ناردنی کاروانی هێزی عێراقی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا دەشێت وەک ئاماژەیەک لێی بڕوانرێت بۆ ئەو هەژمونەی تورکیا هەیەی لە پەیوەندی بە حەڵەب و ئیدلیب و حەما. جا بڵێ هەموو ئەمانە پەیوەندیان بە ململانەی هەژمونەکانەوە هەیە، یانیش لەوانەیە ڕووداوەکان گرێدراوی دانوستانەکانی ئەستانە بن کە بە حەود قۆناغدا تێپەڕیوە و نە رووسیا و نە ئێرانیش وابەستەی نەبوون، چونکە باس لە دیاریکردنی ناوچەکانی شەڕ و جەختکردنەوە بوو لەوەی ڕێگەی ئاشتیانە بدۆزێتەوە بەبێ بەکارهێنانی ئەمڕازەکانی جەنگ کە دەبێتە مایەی زیانێکی گەورەی گیانی لە هەموو لایەنەکان. جا ئەمەش پەیوەندی هەبووە بەو ململانی هەژمونە لە نێوان هەردوو وڵاتەکەدا. لەو بڕوایەدا ئێران لەم قۆناغەدا لە بەردەم بژاردەی قورسدایە، چونکە یان ئەوە تا دەست بە سووریاوە دەگرێت یان بە لوبنانەوە. لێرەشدا ڕێک مەبەستم لە حیزبوڵڵایە. ئیتر ئەگەر سووریا بکاتە قوربانی ئەوە دەبێت دەست بگرێت بە حیزبوڵڵاوە کە دەزانین لە مەینەتیدایە دوای ئەو گورزانەی ئیسرائیل لی داوە. خۆ ئەگەر حیزبوڵڵا بکاتە قوربانی ئەوە ڕوبەڕووی ئاڵنگاریەکی زۆر دەبێتەوە لە سووریادا. ئەگەریش دەستبەرداری سووریا ببێت ئەوە هێڵی گەیاندنی لە دەست دەچێت بۆ حیزبوڵڵا لە لوبناندا. بژاردەکان قورس دەبن بۆ ئێران و تەنها لە عێراقدا ناوچەی هەژمونی بۆ دەمێنێتەوە. نعم بەڵێ جنابەت ئاماژە بە چارەسەری ئاشتیانە کرد. ئەلبەتە سووریا یا قەیرانی سووریا لە بەردەم دوو پرۆسەی چارەسەری سیاسیانە ئاشتیانە یا دیپلۆماتیانەدایە. یەکیشیان ئەو پرۆسەی ئەستانەیە کە رووسیا، تورکیا، ئێران پێکەوە کاری بۆ دەکەن. ئەوی تریشیان پرۆسەی ئاشتیەکە نەتەوەیە گرتوەکان یا با بڵین کۆمەڵگەی نێونەتەوەیی کاری لەسەر دەکا. ئەم شەڕانە چەندێک سووریای دوور خستەوە لەو چارەسەریە ئاشتیانە. يعني أردوغان، رجب طيب أردوغان يعني الرئيس التركي يدفع باتجاه ممكن إرغام الأسد إلى الجلوس إلى طاولة المفاوضات. ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکی تورکیا بە ئاراستەی ناچارکردنی بەشار ئەسەددا کار دەکات تا لەسەر مێزی دانوستاندن دابنیشێت لەگەڵیدا. زیاتر لە جارێک هەوڵی داوە لەگەڵ ئەسەددا دابنیشێت بۆ چارەسەرکردن و پاراستنی ناوچەکانی جێی هەژمونی تورکیان لە ناو سووریادا. ئێرانیش بە هەمان شێوە. بەڵام تاران لەسەر داوای بەشار ئەسەد لە سووریادایە.
رووسیاش کە لەوەیە هەر لەسەر داوای سووریا بووە هەر بۆیە ڕەوشەکە لەگەڵ تورکیادا جیاوازە هەرچەندە وەزیری دەروی تورکیا ڕاشکاوانە دەڵێت وڵاتەکەی چارەسەری ئاشتیانەی قەیرانی سووریای دەوێت لەسەر بنچینەی دیالۆگی نێوان ئۆپۆزیسیۆن و حکومەتی سووریا بەڵام ئەوەی تا ئێستا دەیبینین ئەوەیە کە ئەو پرۆژانە تەنانەت نەبوونە تەمایی هەر هیچ نەبێت کەمکردنەوەی پشێوەکان هێشتاش ئۆپۆزیسیۆنی سووریا مەبەستم لە هەیئەی تەحریری شامە لە سەدا دەی بەرەی لەشکری پێک دەهێنێت و بڕوای بە کردە لەشکریەکان هەیە ئەمە بێ لەوانی تری وەک لەشکری ئازاد لەشکری عیزە هەیئەی ڕزگارکردنی سووریا ژمارەیەک ناوی تریش براونەتە ناو ئەو کردە لەشکریانەوە و بوونەتە بەشێک لە سەرکردایەتی کردە لەشکریەکان جا پێویستە ئەوەش بڵین کەوتنی حەڵەب و ناوچەکانی تریش لە ماوەیەکی کەمدا ئاماژەیە بەوەی خەڵک لەو ناوچانە ڕێبازی لەشکریانەی ئەو لایەنانەی بەلاوە پەسەندە وێڕای هەموو ئەو سەرنجانی لەسەر هەیئەتی تەحریری شام هەن کە پێشتر بەرەی نوسرە بووە و یەکێک بووە لە لقەکانی ئەلقاعیدە و دواتریش لقێکی داعش بووە بەهۆی ڕەفتارەکانی میلیشیا ئێرانیەکان و ڕەفتارەکانی ڕژێمەکەی بەشار ئەسەدەوە وەک بۆردومانکردنەکان و کۆچی زۆرە ملەی دانیشتوانی حەلەب و دیاردەی پاسەشینەکانی چەکداریان دەگواستەوە بەرەو ئیدلیب ئەمانەش کاریگەریان هەبووە و ژینگەیەکی ناڕزایی دروست کرد بە ڕێژکاوی دەڵێم تەنانەت بەشار ئەسەد خۆی بێزارە لە بوونی میلیشیاکانی ئێران بەڵێ لە کاتێکی دیاریکراودا پێویستی پێیان بووە و بەڵام ئێستا دەیەوێت ڕزگاری بێت لە دەستیان لەسەر بنچینەی بڕیاری عەرەبی گەڕانەوەی بەشار ئەسەد بۆ کۆمکاری عەرەبی دوای پێدانی ژمارەیەک دڵنیایی بوو لەلایەن میرنشینەکان و شانشینی عەرەبستان و ژمارەیەک وڵاتی تریش هەر بۆیە ئێستا ڕژێمی سووریا کار دەکات بە ئاراستەی ڕزگاربوون لەو میلیشیانە بەڵام لەسەر ئەوە نا ئۆپۆزیسیۆنەکان پێشڕەوی بکەن و ناوچەی زیاتری دەسەڵاتی خۆی لە دەست بدات و ئەو هێزانی ئۆپۆزیسیۆن بگەنە دەوروبەری دیمەشق وەک غۆتە و ناوچەکانی دەوروبەریشی دمشق ويتحدث عن الغوطة وريف الغوطة الشرقي يعني ريف دمشق دكتور ئەماژە بە پرۆسی ئاشتی نێوان ئەنکەرە و دیمەشقەکەی سووریاییەکان تورکیا بەهێزێکی داگیرگەر دەبینن لە وڵاتەکەیاندا بە ئێمە وەکو گریمانەیەک وای دابنین سووریاییەکان ڕازی دەبن بە پرۆسی ئاشتی لەگەڵ تورکیادا بەڵام ئایا تورکیا ئامادەیە پشت بکاتە ئەو هێزانی کە هەتا ئێستا پشتیوانی لێکردوون يعني الكميت الأسدي له مقولة يقول إذا لم تكن إلا الأسنة مركبا فما حيلة المضطر إلا ركوبها يعني نتحدث عن خيارات صعبة يعني الكوميت الأسدي قسەیەکی هەیە و دەڵێت ئەگەر ناچار بوویت ئەوە لەسەر ڕمیش دادەنیشیت لێرەدا قسەمان لەسەر بژاردەی قورسە بژاردەیەکە کە دووەم و سێهەمی نییە قسە لەسەر بوونی میلیشیا ئێرانیەکانە و لەلایەکی تریشەوە دەستوەردانەکانی تورکیا لە ئیدلیب و شوێنەکانی تریشکە بە ناوچەکانی پشێوی و ئاڵۆزی ناودێرکراون بڵێ دەستێوەردان و بوونی لەشکری تورکیا لە سووریادا کارێکی ڕەوانیە چونکە ڕژێم داوای نەکردووە بەڵام ئەنکەرە ئەمەی بەستوێتەوە بە پاراستنی وەک دەڵێت ئاسایشی نیشتیمانی خۆیەوە هاوشێوەی ئەوەی لە کوردستانی عێراقدا دەیکات نزیکەی 40 کیلۆمەتر هاتوۆتە ناوە و بنکەی سەربازی داناوە لە ئامێدی و شنگال و شوێنەکانی تریش ئەمەش لەسەر داوای حکومەتی نێوەندی و هەرێمیش نەبووە بەڵام هەموو جموجوڵەکانی بە بیانووی پاراستنی ئاسایشی نیشتیمانیەوەیە تورکیا لە سووریادا ترسی لە هێزەکانی سووریای دیموکرات هەیە و پاڵنەریشە هەتا هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا بەرەنگاری هەسەدە ببنەوە لە کاتێکدا ئەمریکا پشتیوانی لە هەسەدە دەکات و دوای هێرشەکانیش بۆ سەر حەڵەب هەسەدا لەگەڵ عەشرەتەکانی ناوچەی دێرەزووردا کەوتۆتە بەرەنگاربوونەوەی لەشکری سووریا و ئەو هێزە چەکدارانش کە ئێران پشتیوانیان لێ دەکات و لە عێراقەوە چوون دیسانەوە قسە دێتەوە سەر ململانەی هەژمونی لە نێوان هەسەدە و لەشکری سووریا و هێزە ئێرانەکان و هەروەهاش لە نێوان تورکیا و هێزەکانی سەر بە تورکیا و لەشکری سووریادا جا لەم هەموو ناکۆچی و ململانیەدا دەشێت ئێران داببڕێندرێت لە سووریادا با ئەو زانیاریەش باس بکەم کە ئاڕاستەیەکی رووسیاییش هەیە بۆ دوورخستنەوەی هێزە ئێرانەکان لە سووریادا ئەمە لێکەوتە نێو دەوڵەتەکانی ئەم قەیرانەیە الفصائل الإيرانية عن الساحة السورية هذه المعطيات الدولية حاليا جابادەم باسی رووسیات کرد بەلەوەی بچمە بەشی دووەمی و توێژەکەمان دەمەوێت پرسیارێک لەسەر رووسیا بکەم
ڕۆڵی کامیان گەورەترە بۆ مانەوەی بەشار الئەسەد ئەو ئاشتەیە کە ئەنکەرە دەیەوێ یاخو بوونی رووسیا؟ يعني بلا شك ان روسيا داخله في حرب مع اوكرانيا وهي حقيقه يعني بێگومان رووسیا چۆتە شەڕەوە لەگەڵ ئۆکراین ئەمە ژیانی قسەکردن لەسەر جەنگ و ململانەی درێژخایەن جا لە چەند ڕەهەندێکەوە وەک بوونی بنکە سەربازەکانی رووسیا لە سووریادا گرنگ نییە بەلای مۆسکۆوە ئەگەر ئەو بنکەیە یان هەموو سووریاش لەدەست بدات هێندەی ئەوەی سەرکەوتنی لە شەڕی ئۆکرایندا بەلاوە گرنگە هەر بۆیەشە لەم قۆناغەدا ڕێکەوتنی نێوان تورکیا و سووریا گرنگترە. هو الاهم في هذه المرحله. دکتۆر سەیف من دەگەڕێمە وڵات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. زۆرێک لە چاودێر وها باسی دەکەن ئەم ڕوودا و پەرەسەندانەی ناو سووریا پەیوەندیان هەن بە ململانێ و بربەرەکانێ شاراوەکانی نێوان ئەنکەرە و تارانەوە، بەڵام تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانیش نکوڵی لێ دەکەن. ئاڵوگۆڕی ڕوانینەکانمان کردووە لەگەڵ هاوشانە ئێرانیەکەماندا لەسەر دواترین پەرەسەندنەکانی سووریا. ئەوە هەڵەیە ئەگەر لە ئێستادا وەها ڕاوە بکرێت ڕووداوەکانی سووریا بەهۆی دەستێوەردانی دەرەکیەوەن. ئەمە ئەو هەڵەیەیە ئەوانەی نایانەوێت لە ڕاستیەکانی سووریا تێبگەن تێدەکەون. چەندان ساڵ لەمە و بەرەرچووینەتە سووریاوە. لەو کاتەوە گەلی سووریا ڕوبەڕووی مەترسی تیرۆریزم بووە و لەسەر داوای حکوومەتی سووریا چوینە ئەوێ هەتا یارمەتیان بدەین. ڕاوێژکارە لەشکریەکانمان لەوێ بوون و ئێستاش هەر لەوێن. هاوکاتی هێرشە تیرۆرکاریەکەی هەیەتی تەحریری شام بۆ سەر حەلەب ژەنڕاڵ پورهاشمی کە ژەنڕاڵێکی گەورەی خۆمانە دەستنیشان کراوە بۆ جێبەجێکردنی ئاسایش و سەقامگیری لەو ناوچەیەدا و دەشمێنێتەوە تا ئەو کاتی حکوومەتی سووریا خواستی لەسەر بێت. هەرچۆنێ بێ شیکەرەوە لەو بڕواایەدان ئەو هەلومەرجەی پاش پەلوپۆکردنی حزبوڵای لوبنان و هەروەهاش لاوازبوونی میلیشیاکانی ئێران و سەر بە ئێرانیش هاتوۆتە ئاراوە دەرفەتێکە بۆ هێزە سونەکان تا بتوانن لە ناو سووریادا پێشڕەوی بکەن. دوای شکستە گەورەکەی حزبوڵڵا و ئێران لە لوبنان و سووریادا میلیشیاکانی ئێران لە بەشی ڕۆژاوای حەلەب گرت بوونەوە و لاوازیش بوون. ئیتر ڕێکخراوە چەکدارەکانی تورکیا پشتیوانیان دەکات ئەم دەرفەتیان خۆستەوە تا لەسەر زەوی هەندێک پێشڕەوی بکەن و لەو بڕوایشدام خۆشیان سەریان سوورما بوولەوەی چۆن توانیان بچن ناو حەلەبەوە. جا ئێستا ئیسلامیەکان و ڕێکخراوە چەکدارەکانی تریش بە پشتیوانی تورکیا کۆنتڕۆڵی دووەم گەورەترین شاری سووریایان کردووە. لە ساڵی 2011ەوە قەیرانی ناوخۆیی سووریا دەستی پێ کردووە و هێشتاش هیچ تروسکاییەک لە ئاسۆدا بەدی ناکرێ وەک باسمان کرد بۆ چارەسەریەکی ئاشتیانە. ئەم قەیرانە بۆ تەمایی کوژران و برینداربوونی سەدان هەزار کەس و ئاوارەبوونی بە ملیۆنان کەسی تر. تەنها شتێکی لەم ڕووداوانەدا ڕاست بێت ئەوەیە خەڵکی سیڤیل لە 2011ەوە تا ئێستا باجەکەی دەدەن. ئێستا ئەڵلقەیەکی نوێ دەستی پێکردووە و ئەم پەرەسەندانە زۆر بە خێرایی تێدەپەڕن. خەڵک هەند زێدی خۆیان بەجێ دەهێڵن. خەڵک کوژراون بەهۆی پاشەکشەی ڕژێمەکەی ئەسەد لەو ناوچانە. هەرچێکی لە توانەمان دەبێت دەیکین بۆ یارمەتیدانی خەڵک و گواستنەوەی بریندارەکان، هەروەهاش هەڵگرتنەوەی تەقەمەنیەکان کەمایی مەترسیەکی گەورن بۆ سەر ژیانی خەڵک. لە ڕاگەیەنراوە هاوبەشەکەیاندا ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا داوایان کردووە ڕێگە بیگیرێ لە بەرزبوونەوەی زیاتری ئەستی قەیرانی سووریا و هەروەهاش داوایان کردووە خەڵکی سیڤیل و ژێرخانە سیڤیلیەکانیش پارێزراو بن. لەو هێرشەی هەیئەتی تەحریری شامدا ناوچە کوردیەکانی هەرێمی حەڵەب نەپارێزراون و چەکدارەکان هێرشیان کردووەتە سەر جەنگاوەرە کوردەکانیش. ملتي حلبي ملتي مي ملتي عفرينه ملتي مي ام قش يكن ودستي ما يك خوينا ما يك برك قد وقدنا فكره وملتي رجافا بترسه ملاتي شهبة تبلع جدوح نيفرو دا لكولاني شهبة كومونا لسروانا إيريش مزنا أم هيفي دكان كو حمو كسيكو ما كهدار دكان دولتنا عالمي تف تدخلي بكان. دکتۆر سەیف لەگەڵ دەستپێکی ئەم شەڕانەدا قسە و باسێکی زۆر بە تایبەتی لە میدیای عەرەبیشدا هاتۆتە ئاراوە کە دەشێت ئەم ڕووداوانە سەرەتایەک بێ بۆ گۆڕینی نەخشە لە ناوچەکەدا. تۆ هاوڕایت؟ يعني نتحدث عن بريجينسكي، هو مستشار الأمن القومي في الثمانينات، تحدث قال إن الحروب القادمة هي حروب إطلالات بحرية. بريجينسكي
کە لە هەشتاکاندا ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بوو باسی لەوە دەکرد شەڕەکانی داهاتوو شەڕی کۆنتترۆلی دەریاکان و شەڕی وزە دەبن جا ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەو ڕوانینە ئەوە دەبینین ڕێک ئەوەیە کە ڕوو دەدات ڕووداوەکانی غەزە و ڕووداوەکانی تایبەت بە کێڵگەکانی گاز و ئەوەی لە سووریا ڕوودەدات و تەنانەت ئەوەیش کە لە قۆچی ئەفریقا ڕوودەدات ئەمانە هەمووی دەچنەخانەی ژیۆپۆلەتیک و لەوانەشە ببنەمایەی گۆڕانی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تیۆریەک هەیە ناوی لێنراوە مانگی یەکشەوەی قەیرانەکان کە لە هیندستانەوە بە ئێراندا دەڕوات تا دەگاتە قۆچی ئەفریقا هەروەها نەتەنیاهو سەرۆک وەزیرانی ئیسرائیلیش قسەی لەسەر ئەم بابەتە کردووە و دەڵێت نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕدرێت ڕۆژی بیستی مانگی یەک داناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا دەست بەکار دەبێت ئەوە تا دەڵێت ئەگەر بێت و بارمتەکان تا ئەو کاتە ئازاد نەکرێن ئەوە گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست دەبێت کەواتە قسەکە لێرەدا سەبارەت بە هاوکێشەی نوێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لەوانەیە ئەمەش فراوانکردنی ناوچەکانی هەژمون بگرێتەوە یان سەر لەنوێ دابشکردنەوەیان لە ناو سووریادا و لە ناو عێراق و لە ناو یەمەنیشدا ئەو ناوچانە لە بابەتی گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێبەش نابن و ئاماژە سەرەتایەکانی ئەم گۆڕانش ئەوەیە کە لە سووریادا ڕوودەدات جا ئەوەی ئێستا لە سووریا ڕوودەدات ئەوە نین وڵاتانی تر لێی پارێزراو بن دەتوانین قسە لەسەر عێراق و ئوردن و زۆر وڵاتی تری هاوسنووری بکەین لەسەر بنچینەی هەڵکشانەکانی ئەم ڕووداوانە ئەوە تا عێراق خۆی ئامادە دەکات بۆ تۆکمەکردنی سنوورەکەی کە 618 کیلۆمەترە لەگەڵ سووریادا لە کاتێکدا بەپێی بەندی هەشتی دەستوری عێراق دەبێت عێراق پرینسیپی دراوسیەکەی باش بپارێزێت و دەستوەردانیش لە کاروباری وڵاتانی تردا نەکات و هەوڵی چارەسەرکردنی ئاشتیانەی قەیرانەکان بدات هەر بۆیە دەکرێت داوا لە سەرکردەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بکرێت کە سنوور بپارێزێت و دەستە و تاق بە چەکدارەکان و هەروەها یەکەکانی حەشی شەعبی نەنێرێت بۆ سووریا چونکە کاردانەوەی پێچەوانەی دەبێت بەسەر ڕەوشی ناوخۆی عێراقەوە بەڵێ دکتۆر سەیف کاتی بەرنامەکەم زۆر کورتە هێشتا پرسیاری ترم زۆر ماون لەم ئاڵو گۆڕا ئەگەر ڕووبدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورد چی دەزەکەوێ؟ يعني أنا أصف الأكراد بالبراغماتيين حقيقة يعني نتحدث عن من لە ڕاستیدا کورد بە پراگماتیکی پێناسە دەکەم واتە واقعیانە و لەسەر بنچینەی کردەیی سەر و سەودا لەگەڵ بابەتەکاندا دەکات قسەمان لەسەر سەر و سەودای ژیرانەی سەرکردەکانی کوردە ئەڵبەت بێلەوەی کورد پارێزراویەکی نێونەتەوەیی هەیە ئەمریکا پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیشدا بەڵێ هەسەدە چەکدارە و لەلایەن هێزی ئاسمانی ئەمریکاوە پشتیوانی دەکرێت جا لەم بابەتەدا لەو بەڕوایەدام بۆ کورد باشە و شتەکانیش بە ئاراستێکی باشدا دەڕۆن هەر بۆیە ئەگەر گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتە ئاراوە ئەوە مافی زیاتر بۆ کورد دابین دەکرێت جا لە عێراقدا بێت یان لە سووریادا چونکە ئەمە هاوکێشەکەیە و ناکرێت ئەم هاوکێشەیە لە هەرێمی کوردستان جودا بێت لە هاوکێشەی کورد لە سووریادا واتە لەو ناوچانەی زۆرینەی دانیشتوانەکانی کوردن بەڵام لە تورکیا و لە ئێراندا ڕەوشەکە تایبەتن هەرچەندە دەتوانم بڵێم هەر گۆڕانکاریەک بێتە ئاراوە ئەوە بۆ ڕەوشی کورد باش دەبێت لە ناوچەکەدا إيجابي باتجاه ممكن يعني الأكراد في المنطقة بەڵام نابێ ئەوەشمان لەبیر بچێتەوە کە ئەو هێزانەی ئەم هێرشانیان لە سووریا دەست پێ کردووە هەموو ئەو هێزانن کە بنکە و بارەگاکانیان لە تورکیایە و وەکو زۆرێک لە سووریاییەکانیش دەڵێن کارنامەی تورکیا جێبەجێ دەکەن ئەمە مەترسی نییە بەڕای تۆ؟ بلا شك يعني هذه القوات هي مدعومة من قبل تركيا نتحدث عن أدلب ئەوە هیچ گومانێکی تێدا نییە تورکیا پشتیوانی لەو هێزانە دەکات ئەوەی لە ئیدلب دەبینرێت یان هەیئەی تەحریری شام و هەندێک لە ڕێکخراوەکانی تریش بەڵگەن و تەنانەت ڕێگەی یارمەتیەکان و پڕچەکردنی ئەو ڕێکخراوانەش هەر لە ڕێی تورکیاوەیە و کارەکانیش بە هەڵکردنی چرای سەوزی تورکیایە ئەوەش ڕاستە کە تورکیا نایەوێت هەسەدە هەژمونی هەبێت لەو ناوچانەی سووریادا و کار لەسەر کۆتایی هێنان بە ئەزمموی هەسەدە دەکات وەک دەڵێت دەیەوێت ئاسایشی نیشتیمانی
نیشتیمانی خۆی بپارێزێت لە ڕاستیشدا ئەنکەرە ئەو ئەزمونەی ناوێت بەڵام لە بیرمان نەچێت پشتیوانیە گەورەکە لەلایەن ئەمریکاوەیە بۆ هەسەدا هێزەکانی سووریای دیموکرات گرتوخانەی ئەلهۆل دەپارێزێت کە ژمارەیەکی زۆری خێزانەکانی تێرۆریستانی داعشی تێدایە و ئەمریکا متمانەیەکی زۆری هەیە بە هەسەدا وێڕای ئەوەی تورکیا هاوکێشەی هەسەدە و ئەزمونەکەیشی لە ناوچەکانی سووریادا ڕەت دەکاتەوە. رفض الجانب التركي لمعادلة قصد ونفوذها في مناطق سوريا. دکتۆر سەیف سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. ئەمریکا لە بەردەم ئاڵوگۆڕی دەسەڵاتدایە و داناڵد ترامپ سەرۆکی نوێی هەڵبژێرا و ناوی زۆربەی کەسایەتەکانیشی بۆ پۆستە گرنگ و هەستیارەکانیش دەستنیشان کردووە وەک پۆستەکانی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی وەزیری دەرەوە پۆستەکانی تری پەیوەندیان بە دۆسیە ئاسایشەکانەوە هەن. بەڕێوەبەرایەتی نوێ چ جۆرە گۆڕانکاریەک دەکات لە استراتیژەت و لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا؟ ئایا و گۆڕانکاریانە چ جۆرە کاریگەریەکیان دەبێت لەسەر وڵاتێکی وەک سووریا و ئایندەی ئەو وڵاتە کە ڕۆژێک لە ڕۆژان ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعش بەشێکی زۆری لێداگیر کردبوو ئێستاش هەیئەتی تحریری شام جموجۆڵێکی بەرچاوی هەیەی ئایدا بە مانایەکی تر هێشتاش سووریا مۆڵگای تێرۆریزمە لەو ناوچەی جیهاندا. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس. چ جۆرە گۆڕانکاریەک چاوەڕوان دەکەین لە بەڕێوەبەرایەتی نوێ بە تایبەتی لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەیەوە؟ یعنی ji bo Amerîka vayan qonağek hestiyar e buan guhartinên gol rojlata li serenserê rojlata navîn dibin çi li Xeza û İsraîl çi jî li Libnan û niha li Sûriye em dibînin eva tiştekî gelekî berçav ji ber lo niha ev qonağa ve guhêz kotêre derbas dibin heger tu bala xwe bide belên حکومتا نها یعنی ریڤبریا بایدن نها حیات هولتی خوازه خونک آلیات هلوسته که بر بچاو هم بر وان گوهرتن روجات ناوین دوان روجن داوید نستینه جبرگو 20 ماه یکی و ریڤبریا ترامپ بلن و ریڤبریا ترامپ ام دزانن حتی نها یعنی ام بیجن پوستن کابینه وی بتواهی بتایبت او گریدای روجات ناوین هاتن دستین شاکرن حتی کو ورن آلیه انجمنا سیناتو ورن اریکرن ام دکارن بحثاوی که بکن کاوی او رنگ چه رنگ سیاست که نو بینن روجلاتا پشتی 20 ماه یکی سالا به سووریا لە بەردەم ئاڵوگۆڕێکی گەورەدایە ینی بەتایبەتی ئەم ڕووداوانەی چەند ڕۆژ و هەفتەی ڕابردوو گەلێ ئاماژەیان تیادا دەخوێنرێتەوە. ئەمریکا هیچ استراتیژێتێکی دەبێت؟ ئەمریکا دوێ قۆناغەنها ڕێڤەبریا بایدن حتا ژێتێ لەسەر سیاستا خوێنی بەرێ دمەشە دەبێژە دەوێ دۆسەیە سووری لە گۆرج بریارە نەتەوەینێک بووی یا هەژمار 2254 وەرە چارەسەرکردن دەوێ ئۆپۆزیسیۆن و ڕێژیمە سووریە دیالۆگەکەی دەست پێ بکەن و دەوێ هەر تشت بریا ڕێن ئاشتیانە وەرە ئەمریکا گوت و ئەv تونند و دوژیا گۆل حەلەبێ نوها دقەوم بەڵێن سەدەما وێ یا سەرەکی ئەوە کۆ ڕێژیما سووریە چەند ساڵێن ڕابردوو دنیکاری بوو کۆ خۆش بۆ دیالۆگێکی یان گۆتوبێژێکە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێ نیشان بدە و ئەمریکا حت ئەس دبێژم حتا ینی ئەف ڕێڤەبریا بایدن حتا بیستێ هەیە لەسەر وێ هەلوەستی ببینە ئەللا ئەگەر تشتێکی گەلێکی مەزن لە سووریە چێبوو کۆ مەجبور ئەمریکا بریارێکە بەهێزتر بستینە لێ وێ حتا ژێبێ وێ vê دۆسەیە تەسلیمی ڕێڤەبریا ترامپ بکە دباوەریە مندا. سیروان پرسیارەشمان لەسەر سووریا بەڵام بەگشتی لە ئەمریکادا چ جۆرە ڕوانینیەکەی لەسەر دۆسیەی سووریا ئایا هەروەها لێ دەڕوانن کە پەیوەندی بە تێرۆریزمەوە هەیە یاخود نا ئەو قەیرانەی ناو سووریا پەیوەندی بە دەسەڵاتێکی سەرکوتکارەوە هەیە لە ناو وڵاتەکەیە؟ بڕاستی بڵێن نها لە ئەمریکا بێژن ئەم بێژن چ لە کۆنگرس ئەمریکی و چیژی ناو ڕێڤەبەری ئەمریکیدا سێ بەش هەنە یعنی سێ نێرینێن جودا هەنە نەرینەکە هەیە دەبێژە دەبێ ئەم لە سووریە چارچەوەیە شەڕێ دژی تەرۆرێ بنەرن و شخواش 2014 و ڤرڤە ئەف بوویە حتا ڕادەیەکی استراتیژی ئەمریکی
آلیه دن هی بالین کو بتوندی دبیجه دوی امهارن و گوهرتنه که دهندره شامید بکن جبر کو شام بویه سدما و نه آرامی و نه سقامگیری سرانسری روجات آنوین جبر کو پیوندی اوی به ایران هی و میلیشیان کو شام حماس کردن چه حزب الله به چه گروپ دنیا انسر به ایرانی عراقی انسر به ایرانی و آلیه دن هی دبیجه نه دوی تنه ام دوی یعنی هلک ام بیجن دوست کردا هن اوی کو دبیجن دوی نرينا من سوريا هل نزيكا بونا هل وسط ما سوريا دفي جبو بشجريا كردا بف حرسي نرين هنا بتايبت نها بشتي فان بوير الحلبة بالين دنج نودر كتن الناف كونغرس هناك اندام كونغرس اندام جوادا نونر وكو نمونات فان سي تشار وجاده كواليسيونك هي يعني وكو بيجن كوميتيك ناف كونغرس هي جبو بشجريا سوريا كازاد نافي اولويه جنوب د بيجن دفي امريكا ايدي بشتي في هرتنا حلبة بشتي كو سر هلدا يعني او هيزن اوبوزيسيون دس خدانين سر حلبة دفي ام ايدي استراتيجيه كنو بين هولي هناك جماعه كومارينه هناك ديمقراطي هنا أفاي تشتكي بالكيش وكاوي ترامب شاوان زيكي فيدو سيبه يعني وكو تجيبوت يعني جروبا سركاك وسركيشيا في اوبراسيون دجي رجيم الحلبي كير ودسي خداني سر حلبي هي التحرير الشام كوري خصنا كتيرورست نتنش علي امريكا علي هناك علي ولات عندن جبروا له وتشتكي بالكيش بس رنجاكيش وكاوي ريفبريا ترامب شاوا نزيكا يا ويكي بك سلوانا بشي كمي ام برنامج دا يعني برسالة مع راسي الدكتور سيف سعدي كميوان مو ليكن لسر اجري نيوان تركيا وايران لم قيلاني سوريا دا البته من الملاني والركابريش جوراه لنيوان انكرا وتاران دا بلام امريكا چون سودا لقال ام جورا ركابريا نيوان ام دولات هكا اتواني هاوسنج بيا يعني بري حتى تشتي امريكا الجور ريفيريا جو ترامب جو نيشان ده دو تشتين سركي جيرا جرينجن روجلاتا نافين او يك جيكو مثلا دوسا غزه بداوي بك وترامب اخفتني كوني حري داويد جود كو هاجرجنا حطا بيستي ما هي اف مثلا ديلين كو دستي حماس لغزه يدقرتينا ديلين اسرائيلي هاجرناها تنبردان وسرانسري روجلاتا نافين بوهاي ويكي بدا امنظن او يك بتشي وي بلا ترامب وكو حتى رديك هيريشب وبراستي تهديدك يبو لسر الين ام بيجن ايراني دهمان دميده وحتى جيبيكو او دوسيا نافوكي لقل ايراني يعني بداوي بكجبركو او ريفبريا ديمقراطان بوي كي تاوان باردك كو سياسات ديمقراطان هم بر ايراني باش ديالوغا لسر برنامج ايراني يانا وكي بون سدم كو ايران هم بهزب وهم جي لسرانسي روجلاتا نافين بشجريا ميليشياين خوبك كو يك جوان سدمان دركتنا ايريشن حفته جوت مها صالا بوري لجالي حماس لدجي اسرائيلي جبرلو از بيجم وامريكا حتى جوي كي ويكي بريف وي سياسه بريف ببه هاجر تشتكي وصل لسوريا تشيبو او جوهرتين لسوريا باندوري لسر استراتيجيه قشتيه امريكا نكبلين از باورتكم وترامب هاجر باويكي نرى سراس بجي وبشجريا ويكي بك لي امجبير لكن كو هين برزغريكن امريكا يندو دريج لكل تركيا جي هنا تبيكو ترامب يعني بكيماني سروكن هاي تركيا رجب طيب اردوغان خوكو كسكي نزيكي ترامب دمين بكيماني دقرا يكيدا 4 صالح يكيدا لي دي سي جي امنظن هذا قناغه بيدا جبرغو كابينه انه قال لك كسنين هنا وكو نمونه وزير درفا ماركو روبيو يانجي وزير راوشكاري او لكاريان اجتماعي مايك والتس كوفانا هالوستين خوين تند همبر هم تركيا جاليكي هم ايران جاليكي ده وامشي امي دفي ام تشاوري بين كاوي او يمكن حتى يسجل امريكا سيروان يعني لقلا وداع كذا بين رجيمي بشار الاسد لسوريا ده نمێنێت لە هەمان کاتیشدا هەوڵێکی زۆری جەدا بە تایبەتی بەڕێوەبەرایەتی نوێ وەکو جۆمان لێبوو دانەڵد ترامپ یعنی پێشتر پەیمانی ئەوەیە دا کە بە زووترین کات شەڕی ئۆکراین دەوەستێنێ پێ دوایە ڕژێمی ئەسەد ببێتە سەودایەک لە نێوان واشنطن وموسكو دا يعني افجي يك جوان سدماين ها بويا بشك بازارين سياسي لهرم جبركو رژیما سوري دمن صالن داويدا بيوندي خو بقلك هفالبند لقل هفالبند امريكا لهرم وكو امارات وكو مصر وكو عربستان السعودي بيوندي خوين دبلوماسيتي فغراندنا حتى كي جان راديه وترامب فيك البرشافان بقرا دمك هذا كو او بلكي راسته كو هالوستا كامريكي ديريكت هم بر رژیم سوریه نبه لی پیوندیاوی لگل ولاتین هرمی و هلوستاوی هم بر وان شر دنیا سرانسری جهانی وکو نمونه تبحث هيك الشر الاوكرانيا دبكو ببا سدم اف هلوست ورا جوهرتن ما دام كو ترامب دمينش بركو ترامب تميل لسوريا لدوسيا سوريا د تشارچويا الشر دجي ايراني دا د شوبين هاجر هات وراويشكارين ترامب گشتن وي قناعك او قايل كرنكو همبورا امريكي لسوريا جرينجا نتنج بو شر 11 ليش بو شر كيم كرن ايان لاواس كرنا ايراني
ئەس باوەڕ دەکەم وی ئەو سیاست بۆ ئەوایەکی شێوەیەکی شێوان بەردەوام بکە. سیروان زۆر سپاس دەکەم بۆ زانیاریەکانت. سپاس. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح سەد بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێن.